بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لار جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. گرینگە بۆ مرۆڤ ئاوا جاربەجار بێتە دەرێ کەشێک بگۆڕێ بەڕاستی هەر کارکردن و ڕاکردن بۆ کۆکردنەوەی پارە ینی مرۆڤ لە ناو بازنەیەک لە ناو چارچێوەیە کا دەخولێتەوە ئیتر لە ڕووی دەرونی شۆ نامورتاع دەبێ. جا من ئەمڕۆ دەسمە لای بەشێک لەو کەسانەی کە هاتوونەتە دەر بەبزانم ئەوان لەگەڵ هاتنە دەرەوەیە چۆنن و قسەی ئەوان چییە چەند گرینگە بۆ مرۆڤ بێتە دەرەوە ناوە بە پێی گونجان ڕەنگە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە جیاواز بێ ڕەنگە هەبێ هەموو هەفتان بتوانێت ڕەنگە هەش بێ مانجێجارێک بۆی بگونجێ. گرینگە مرۆڤ بتوانێت کەشێک بڕەخسێنێ بێتە دەرەوە کەش و هەوایەک بگۆڕێ هەر ڕاکردن نەبێ بە دوای پارەیە چونکە لە ڕووی دەرونیشەوە مرۆڤ پێویستی بەگەڕانە تۆ کاتێک دەی سەیری ئەم سروشتە جوانە دەکەی هەست بە ئارامی دەکەی هەست بە مرتاحی دەکەی هەست بە ئاسوودەیی دەکەی. جا من پرسیار لە هاوڵاتیان دەکەم ئێوەش لەگەڵمان نابن با بزانم ئەوان دەربارەی هاتنە دەرەوە چی دەڵێن و لەگەڵ ئەوەشدا کە هاتینە دەرەوە چەندە گرینگە ژینگەکە بە پاک و خاوێنی ڕابگرین لە دوای خۆمان ئەو پاشماوەیە کە دەمینێتەوە فڕێ نەدەین و ئێرە پیس نەکەین لەگەڵمان نابن. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەبینم هاتیە ئەو دەشت و دەرەی چەندرت پێخۆشە چه هەستەکەت هەیە ئەوڕۆ؟ والله خۆشە ینی کە دەی ئەو کەش و هەوای خۆشەی دەبینی بەڕاستی ینی هەستش خۆش لە دروست دەبی وەکوەوەی ئەها بەهاران و باران دەباری و جیاشین دەبی و دنیا نوێ دەبتەوە خۆشە ینی کە دەی جەوەی خۆش و هەستش خۆش لە دروست دەبێ. لەو جەنجاڵی ئیشکردن و مارێ بە دوور دەکەیەوە؟ ئارێوەڵ ینی دەبینی دەی نوێ دەبی ینی تو مەسەلەن لۆ نمونە ئەمە ڕۆ یەکی پێنج ڕۆژ جەژنی کرێکارانە خۆش ئەوڕۆ داوامنی هاتین جەوەکی بگۆڕین خۆشە حیبینە. زۆر باشە بابزان زوو دێ دەرێ یان ئەو ساڵ یەکەم جارە هاتووی؟ بەخۆی ئەمە ناوڵە کەم دەیمە دەری ینی ماوەکە ینی چەند سارە دەبیت کەم هاتیمێری ئەو سا تقریبا یەکەم جار ئەوزان بێمە دەرێ بە ئەوی شار ئەو پاشنی وڕانێکە داینسپێنەوە نهاتینە. بینی خۆمان بی با کەس ژێلێ نەبی مارێک دەرێن کە هاتنە دەرێن. وڵاو طبعا ئەوان دەبێ وەچ دەرێ ئەویان هەیە دەستیان هەیە لە چونە دەرێ دەبی ڕێیوان لەگەبی ئەگەنا نابێ ئەوانش دەریان پێ خۆشان طبعا ئەرێوەڵام زیاتر لە بە مندار ینی جارێ بخۆمان دەگەڕین برێنێ پیا زیاتر لە دەرێ بەس منداڵ و خێزانمان لە ژۆرێنە پێویستیان بۆی هەیە کە بێنە دەرێ و جەوەکی بگۆڕن. سەلامەتی زۆر سپاس زۆر بەخێر بێنی ئاخۆ سەرچاوە. ئەمڕۆ چەند دڵت خۆشە هاتیوە دەرێ؟ بەڵێ وڵای پێشکی بەخێرانتانەکەم حتممە دڵما خۆشە لەبەروتر جەوەکە گۆڕاوە و فەسڵ بەرەو گەرماڕوە ئیترم یەک دو هەفتەی ماوە دواتریش خۆ دەزانی قوتابیان ئەزمونونەکان امتحانات شتەکەن ترێمە ژۆکو عیلەی بڕیارمان نابوو کام ڕۆبێن دەرەوە وەکوی لە چاو ڕۆژی جمعەوان جمعە خەڵە باڵەختر بێ ڕۆ پێنجشەمە تۆ زەمەجاری باشتر هەبێ دەستخۆش بەرنامەکەتان لەکەم لێرەوە بێ پێشکی باسیەوە بکەین کە ئەم کەش و هەوا خۆشی کە دروست بۆ لێرە و لەم جەوە خۆشە هەیە لێرە کا لە خەڵکی یەکەم کە خەڵک پارێزگاری لە پاک و خاوێنی بکە ینی خەڵک بەڕاستی تۆزی ئەزمموی لە پاک و خاوێنیە لەوانەیە لە چاو وڵاتانی ترەوە کەمتر بێەوە بە حکومی ئێستا شاری هەولێر الحەمدا چوار دەورەکەی تقریبنەوە بەرەبەرە ئاو پێ بێ ئاوێکی باش هەیە و خەڵک بۆ گەشت و سێران ڕووی تێکە ئینشەڵا داواکار بنە خەڵکی کە ئاگاداری پاک و خاوێنی بێت و ئاگاداری ئەوەش بن کە لەوانەیە ترمە لەوان و شت خەڵکێک هەیە لەوە نەزانیان خەڵکێک هەیە شارزای لە ئاوشتانە بێ ینی تکام وایە کە کەس خۆی بۆ شتانە تاقی نەکاتەوە و کەس جەرسووتانە بێ و کەس ناڕەحەتی نەبین ئینشەڵا. دوشتی زۆر گرینگت باس کرد یەکەیان پاک و خاوێن ڕاگررتنی ئەو ژینگەیە ئێستا ئەمڕۆ تو هاتووی ڕەنگە بەیانی من بێم دوو بەیان یەکێکی دیکە بێتن چەند گرینگە ئێمە شوێنەکەی خۆمان لە پاش خۆمان بە پاک و خاوێنی ڕابگرین تەمانەوەیەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کەەوە ئینسان بتوانێت لە پاش پاک و خاوێنێکی باشکات چکە هەر ئێمە وەکو نەتەوەی ئیسلام ئەساسیتری شتی ئێمە پاک و خاوێنیە
و دواتر سنتەکانی تر لەبەر ئەوە گەر پاک و خاوێنبی مەسەلەن ئێمە ئەم هەفتەیەوە هاتین هەفتەیەکی کەسێکێتەوە هەمان جگا پاک و پوختە و ڕێک و پێکە ئەوی شاولانی لە کەسی پێشووتری خۆی بکات بتوانێت پاک و خاوێنە ڕابگرێت بۆیە تکاکەم یعنی هەر کەسە ڕوو لە گەشت و سەیرانەکە بەشی ئەوەی کە ئەو هەموو خواردنوشتا هێنێ مەصرفێکی کەمتریشی لە چاو بۆ سەرفکە کە بتوانێت سێ چوار علاگەی بێنێ کە دوایتر خۆڵەکانی تێکا لە شوێنی کە پێویستە فڕێیاتەوە بە ئامان زمان لە هاتنە دەرەوە وەرگرتنی با بڵێم هەناسەیەکی پاک بێ گۆڕینی کەش و هەوایەک بێ هەم لە ڕووی دەرونیشەوە ئێمە مرتاح بین نەک ئامان زمانەوە بێ لە بەیانی تا ئێوارە خەریکی خواردن بین و دواتری ژینگەکە پیس بکەین جا باسی ئاوت کرد چەند گرنگەوانەی کەمان لە نازانن نەچن بۆ وێنەیەک بۆ ڤیددیۆیەک زیاتریان بۆ تیکتۆک بیان بۆ سناب بێ ئیتر جەرجی کەس و کاری خۆیان بسووتێنن ڕاستە فەرمی وەکوی کە باسم کرێسا لە هەولێر وردەوردەوە ئاو دروستە بێت لە چوار دەورەکە ئەوش بەهۆی وسەدانی کە دروست کراوە دەستخۆشی لار کەسێکن کە ئەو کارە باشی کرد بێ لە لایەکی ترۆژداوە لەو کەساناکن کە شارەزاییان هەیە لەم بوارەیە کە ڕێنمایی باش بە گەشتیاران بدەن لەو کاتانی کە خەڵگێ بۆ گەشت و گوزار خەڵکانێکی شارەزا هەبن لەو شوێنانە ئاگداری و کەسانە بن کە شارەزای مەلەوانین یاخودۆزە شارزای شوێنەکەنین لە شوێنەکە ئاگدارین پێشتر ڕێنمایی باشیان بن و خەڵکی جۆرا لێ ڕێنمایانە بێ بۆی خۆت فەرمووت کەس جەرگ سوودانە بکە تووشی ناڕەحەتی و موسیبەت نەبێ ئەمڕوو کاتیە دەرەوە چه هەستەکەت هەیە و چۆن بڕیاردا بێ دەرەوە سەرەتا بە خێراتن دەکەم خێراتنیکە دەستخۆشی کەناڵەکە لێ دەکەم کەناڵی پەیامونیە زۆر بەخێر بێن بۆ ئەو شوێنە گەشتیاریە ئێرە دەربەندی گۆمەسپانە ئەمەش ئەوڕۆکە حەزمان کرد لەگەر حایلەکە و خانەوە دەکەم بینە دەرێ و جەوێک بگۆڕین زوو دێنە دەرەوە وەڵاهی بە پێی پێویست بەپی پێویست بەڵێ چەند گرینگە مرۆڤ لە وەرزەی حەفومکە لە وەرزەی دەکرێت مەسەلەن زوزوبەی هەفتەی جارێک دوو هەفتە جارێک بێ بۆ ئەوەی بەڕاستی یعنی ئینسان ئەگەر هاتە دەرێ جەوەکەی گۆڕی بەڕاستی نوێ دەبتەوە نوێ دەبتەوە بەڵێ ینی هەست بە ئارامیش دەکەی وایە ئاکیت هەست بە ئارامی دەکەی لەبەرەوەی ئەتو هەر لە ژۆرێ لەوانەیە من هەتا حدێک زۆر بێمە دەرێ و یعنی بگەڕێم بەڵام خانەوادەکەم لەوانەیە ئەوان نەتوانن بەڵام دەکرێت من ئەوانیش بینمە دەرێ و ئەوە جێک بگۆڕن زۆر باشە هەروکو خۆت ئاماژت پێکرد چەند گرنگانی مرۆڤ هەر کارکردن و ڕاکردن بە دوای پارەوە نەبێ بەڵکو کەشێک ڕێک بخا بۆ خۆی بۆ خێزانی تۆزێک هەست بە ئارامی بکە ژیان پڕێتی لە جەنجاڵی پڕێتی لە ناخۆشی پڕێتی لە ناڕەحەتی خۆ پێویستە چەند کاتێکیش بەڕێ بکەی بە ئاسوودەی بەڕاستی یعنی کەسابەتیش پێویستە ئەوش دەبی بکرێ نابێ ئەوەش پشتێ بخەن بەڵام سەردان و سەفەر و گەڕانیش ئەوش پێویستە کەم ڕۆهاتیە دەر لە دوای ئەوەی کە خواردنتان خوارد ئەو پاشماوەی کەمایە فڕێ دەدەن لەگەڵ خۆتان دەیبەنەوە چی لێ دەکەن یان هەر چۆن نانەکەتان خوارد و ئیتر پاشماوەکە فرێ دەدەن و لە شوێنی خۆی بەجێ دێڵن وەڵاهی حادەتەن ئەگەر ئەمە بینە ئێریان هەر شوێنیشتر لە دوای خۆمان شوێنەکەمان پاک دەکەینەوە ئەگەر نەشی بینەوە بەڵام لە حەلاگەیەک لە کیسێک دەکەین لە شوێنێک دایدێنین و دوای لەوانەیە هەریگرنەوە ئێرە وەکو خۆت دەیبینی ئاوی لێیە چەند گرنگەوانەی کەمەلە نازانن نەچنە ناو ئاوەکە خوا نەخواستە لە ناو ئاوەکە نەخنچێن جەرجی کەسوکاری خۆیان نەسووتێنن ئاگاداری خۆیان بن وەڵاهی من بەڕاستی بە هەموو ئەو داک و بابانە دەرێم بەو کەسانە دەرێم کە دێنێ ئەو شوێنانە هەر شوێنیشتر کە ئاوی لێبی دەبی زۆر ئاگاداری ئەوەی من لەوانەیە ئەو کەسێک کە دەستا کە چای بە ئاو دەکەوێت هەستی وا بۆ دروست دەبی کە بستە ناو ئاوەکە لەوانەشم مەلەی نەزانی ئەوجە لەو حالەتەی خنکان دروست دەبێت حالەتی خەتەر ڕوودەدا پێم باشە زۆر ئاگادار بن نەسە ناو ئاوی باشە ئەوەی کە مەلەی نەزانی مەلەش بزانی لەو ئاوانە باوەڕ ناکەم دەربچی ئەو کەش و هەوایەت پێ چۆنە گەلێک خۆشە ڕاستی جەیەکی خۆش و فەراحە
ئەمڕۆ داوام نەبوو سەردانی ئێرەمان کرد شوێنێکی زۆر خۆش و ڕاقیە چەند گرینگە ئاو مرۆڤ زوو بێتە دەرەوە گەلک و گەلە گرینگە ما هەر بەلایەکی میوە دەڕۆژ جارێک سەردانی ئێرە بکەیت سەردانی شوێنەکانی وەکو ئێرە بکەیت خۆم ڕۆژە ئیژ نابی ئیژ وڵا ئەمە هەموو ڕۆژێ هەر مەجالمانە لە بەردەوام بەس ئەمڕۆ داوام نەبوو ئێمەش سەردانی ئێرەمان کرد بەڕاستی جەوێکی گەلە خۆشە بەس پێویستە هەر کەسێک کرد سەردانی ئەم شوێناناکە ژینگە بپارێزی پاک و خاوێنی بپارێزی و عنی ئێمەش دەبی چاو لەو ژینگەی بکەین شیشەی لە بۆ من ڕاگرتێ دەستت خۆش کاوی نەبینە دەستت خۆشەوە زۆر سەخیە دەزانی دڵی باشە ئەی چۆن باوی خۆی دەستی ها ئەی طبعاً وەرە سیرات وەرە بابا بابزانم بە ئەمری خۆت بوو هاتنە دەرەوەکایان بە ئەمری مارێ بوو طبعاً بە ئەمری ماڵی بوو ئەوە داوایان کردو ئەی طبعاً زۆر باش ئەرێ وەڵا برژانە چۆنی الحەمدولillah باشین دەرەجەیەکیم بۆ شتانە بەخوای شەرت خواردنە دنیا چییە ئەیش دەکەین نیش دەکەین بۆ مناڵان طبعاً ئەرێ وەڵا بەڕێزی ئێوەش داواتی ئێمە لە خزمەت داینا سەلام بەخێر بێن خۆشحاڵین بەهاتنتان سپاس دەکەین بەس ئەوەی گرینگە و خۆت گوتت یعنی لە دوای ئەوەی کە لێرە دەڕۆین ئێرە بە پاک و خاوێنی ڕابگرین بەڵێ ئەرێ وەڵا گرنگترین شتە ئینسانیات پاک و خاوێنی گەلە گرینگە شارێکی خۆت بپارێزی بۆ هەر شوێنێک بڕۆی نەک شارێکی خۆت دەور و بەریش بە پاک و خاوێنی بەجێ بێڵی خەسوود مایە بەڵێ کوە خەسوود نینەیە ئەوان ئێمە بەتەنیا هاتین ئەم جارە بۆ یەکەم جارە ئێمە بەتەنیا دەینە دەرەوە بەڵێ ڕێوەڵە یەکەم جارە بتەنین بە یەکەم جارە بەتەنیا دەینە دەرەوە ویسمان جەوەکەی بگۆڕین بەتەنیا بزانین چۆنە وەکە خۆش بوو الحەمدولillah ئەرێشتان ساغ بەخێر بێ سەرچاوم هەز بە ئارامی دەکەی ها گەلک زۆر خۆشە بەڕاستی گەلک سپاس بەخێر بێن سەر و سەرچاومان بابزانم برژانەکەت کووە گەلک بزانی بەخێر بێن دەیاڵە بابزانی برژانەکەی بەتامە بسم الله عافیەتت بی نانە لی دەزانی باشی ها لەو شتانە دەرەجەیەکی گەلک بەخێر بێن گەلک بەخێر بێن زۆر سپاس سلام علیکم علیکم سلام بەخێر من سەرچاوم مام حاجی بابزانین ئەو جەوەی کوردستان چەند خۆشە ئینسان ئاوا زوو بێتە دەرەوە کەشێک بگۆڕێ هەناسەیەک بگۆڕێ تۆزێک لە کەشێکی ئارامدا بێت بەخێر بێن سەرچاوم جەوی کوردستان هەمیشە هەموو فەسلەکانی خۆشە بەڵام بە تایبەتی فەسلی بوهار بێڕکابەران ماشەڵڵا تەماشایکی خەڵک هاتوۆتە دەرەوە سەیرانێکی خۆش یاخوا هەمیشە کوردستان لە خۆشییا بێ و لە ئاوادانکردنەوە بێ پێمان خۆشە چەند دڵت خۆشە مڕاتێدا چەند دڵم خۆشە ئەگە دڵم خۆش نەبێ بەڕێز نایەمە دەرەوە ئەمڕۆ جیاوازە ڕۆژەکانی دیکە ئیمڕۆ جیاواز لە ڕۆژەکان دیکە دڵم خۆشە بەڵام تۆزێک جەوەکەی ئەها تۆزێک خۆراویە خۆراوی ئەگە ئەم خۆراویە نەبووایە هەر زۆر خۆش بوو زۆر خۆشە لەخوا بەزیاد باشە چەند گرینگە مرۆڤ یعنی کاتێکشی هەبێ بۆ هاتنە دەرەوە بۆ گەشتکردن خۆ هەر ناکرێ مرۆڤ ئەگە کاتی نەبێت چۆن دێتە دەرەوە دەبێت کاتێک بڕەخسێنی بۆ خۆت بێتە دەرەوە جەوێکی خۆش بگۆڕێت اینجاگە تو هاتیە دەرەوە دڵ لە ماڵەوە بوو دڵ لە شوێنیشکە بوو نیتە دەرەوە چونکە ئیسفادە لەو خۆشیە ناکەی مەبەستی من ئەوەیە خەڵکانێکمان هەیە سەرمایهدارن پارەیان هەیە بەڵام نازانن ئەیان ناتوانن سوود لەو کاتی خۆیان لەو پارەی خۆیان وەرگن بێن لە دەرەوە کەشێک بگۆڕن هەم بۆ خۆیان هەم بۆ خێزانیان هیوادارم ئەو خەڵکانەی سەرمایهدارن بەو شێوەیە ناتوان بێنە دەرەوە یارمەتی خەڵک دەن ئەوەی فەقیر و توانای نییە یارمەتی ئەو خەڵکانە دەن بۆ ئەو خەڵکانە بێنە دەرە جێ بگۆڕ قەچێکە خۆیان بۆیان ناخورێ با خەڵچوتیکی قەچێکەوە خێرێکی باش مەبزەم لەگەڵ چی هاتووی من لەگەڵ خێزان ماهاتوومە هەر بە تەنیا پێکەوە هەر هەردووکمان هاتووینە زۆر باش ئێستا لەگەڵ پێشترا خەڵک زیاتر ئێستا نایەتە دەرەوە بۆ با بڵێن بۆ سەیرانگاکان چۆن نایەتە دەرەوەیانی مەسەنی مەبەستم ئێستا خەڵک زیاتر ڕوو لە دەشت خەڵکی سەر ڕوو لە دەشت و دەرە خەڵک دەرەوەی پێخۆشە ئیسا الحەمدلا ناڵێم فەقیر نییە و خەڵکی فەقیر نییە بەڵام زۆربەی زۆری خەڵک باشە دێتە دەرەوە ئیستا مەسەلەن بۆ نمونە من هاتمە دەرەوە ئەلێرە دانیشت بووم ئەو کوڕە گەنجانە ئەو تەلەبانە هاتن بۆ لامان منیان بردە ناو خۆیان
کۆمەڵی قسەی خۆشم بۆیان کرد کۆمەڵێ بەسەرهاتی جاران بەسەرهاتی ئیستا بۆیان بژێراوانیش بە دڵێکی فراوانەوەری ئەگەر تویستە خوا حافیزیم لیان کردوات لۆ جێرانەوە لۆمەش بژێرە زانی وڵی بەحەز دنیا بەحەز ژیان وایە مەسەەن وتم ئێوە نەختێکتان هاوسەرگیریتان کردو نەختێتان کردووە پیاو دەبێ ئیتیمان بە ژن و ماڵ بدا دەبێ ئیتیمان بە عیلی خۆیدا وەژنەکەش ئیتیمان بە پیاوەکەی بدا ئەو پیاوە لە دەرەوە وهاتە ماڵەوە حەفدە خاڵی بۆ دانەنە حسابی کە ئەمەمان نییە ئەومان نییە وە پیاوەکەش وەژنەکەش هەماشیە و پیاوەکەش هەماشیەوە مەقابل یەک بن بە خۆشی ژیان بەرنەسەر نەک بە ناخۆشی دەبی دری تەربیە ئەگەر دڵی تەر نەبێ نەچێتە دەرەوە سپاسەکەم سەرچاوم بەخێر بێ سەرچاو سلام علیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته بخير بين زۆر سپاس بابزانم چۆن بوو بڕیارتاندا بێنە دەرەوە والله أما بخومان أو سارك كم هاتي ندري أما بخوم هن هاتي مدري أو سارك كم زارة أو هاتي مدري لقر من داران قلت يا بابتين زوجي بقورين قلت دسين بخوشم بركرنا خوشم عرفت كي يا أخو خدا عفو ماك يا أخو أو قلت يا بابتين والله هاتي ندري بوداني أواري هاتين قلت من زي كإيري لهم زي شي باشتروا تسولوا يعني منطقة كهادئة عزم زي تسولا دائما عزم لي يعني ناو قرب على الغنى بيتنا إنسان مرتاح بي لك الزجاج كذاني مرتاح بي يعني تو كديه دري هز بآراميك بكي بآراميك بكي نقل لولا قار ولولا برين جاو كتوا أيرات زي خوشة الحمد لله هادئة هاتنا الدرو بومروف تسند جرينجا زور جرينجا متدرم روحك إنسان كوتشبري كهات تري وتشبري جانا شدي دي ناو جانا شدي كهات يدري دي ناو جانا شدي كاتولنا هوليري بيانا وبرين هر منطقة هالشارع تبي كلنا أو شارع كاتو وتشبري عزي وتشبري عزي راسك كنا ديو ماريو دتشي يشو ورو برو على العصر كدي يدري زوج شديد قوري أو تسد ببير دهاتو تمشى أو أمن لو منطقانا زوري خاصة أولايا وقت خوي برين يشم كردي دراسة مهبو أو مهبو يعني أو أنا بفكر دهاتو كلا ريدا هاتم لو فلان زي قاعد برين درنا مكردي ولا فلان زي قاعد دعني اشتيمون نعلم خوالدي أزو توش لجا ما عندي ها بري والله ما عندي ما يا ربي قلب الساعة سباس لكم جرينجا استا إما كرويشتينو لقل خومان أو كباشماوية باشي يعني يربا باشي راب جرين باشماوي كان ببينه دائما يعني بمدارا نجم قوتيا هل ما هاتي هل زي قاعد دانشتن لا يلونك على قشتشي لقرا خوتان بن أو باشماوي لقرا خوتان هجرن دينيو هوليري دقي هل زي قاعد كنت خوتنا كزبريه داعينا شيء سفرية الرقية خزدمر والله أو رقم لقى من دارا كان أري والله سباس دكم السلام عليكم. أولو حسن لدرينا بواتو. لا قشم تواني كاكا قلم تواني لا ما في كاس صار. يا ربي خواش فادا صاحو سلامة بي. خوش بيا أخو أمانة إخوي بي. خو عمل درش يا ربي. أو ده شو درت سام خوش إنسان أبي لو شوي بقونزي. لقوم رانا بنمسكم. أو لو يدقونزي. أري والله لو يدقونزي عايبين يا خوشة. أي لو برا عايبين يا. خوش أنا خوش. حسب آرامي دكيلي روش الشارع. أري ولا خوش. لا الشارع هلا درجوري. بيزار دبي. أري ولا بيزار دبي. ولا الشارع نيما لا دارت فيما. ولا شارك بيزار. إيش تابوت الشارع. أري ولا بوت الشارع. أري ولا. أمانة إخوي بيا ربي. استبشر سبكا. زود بقوري بيدري وبتسيدي خوش. أري. زور باشا. باب زانم سلامت بي. كمروف ديت دروا لروي درونيو آرام دبي دوانيا. بري. أري والله. زور بي خانمان لما الله وان خليش يشكي. أري والله. أري والله. بيا كان بيعين ندري ها. أري والله. والله أنا ما زيادة دين لو دري وكم. هندنا يلود غدري لي مكان غدري لي ناكي ناقة وغدر لما نكم وغدر لي ناكي بازام تيتا عمدا كل عمره والله تازة هاتينا أري والله لابوي زوجت له بقوري القلب استوامنيو يا ربي خوش فايدة خوش بالسلامة بأمانة إخوي بممنون باب خوش بالسلامة بأمانة باب زاني أتو أو قشتت كو هارجي خست هموت كوكرد نوا والله يوا الدنيا بو تكبير مذكر قوتم كاكا قوة بيسبيني
پاش نێڕوانێ دەچین جەوەش دەگۆڕن لای دەربەندی بخۆزانانی ئێرە ئێستا ئاوی لێ نێزیکترین شوێنە لە هەولێر ئەویش دوای پلکم ئەو پلچی گەورەمە لە گەرمان لە مارمان بوو دەیگووە منیان بە تۆبسی هینام گوتم وەرە توش باجەوەی بەعام بگۆڕین و وتم زەوەشی دەگۆڕنەوە ئاش سافەر دەمژین و دەینەوە ئێوارە ئینشاءالله ئێستا پرسیاری لێ دەکەم کە بە تۆبزی هاتیە ئەو جەوەی پێکوو ئەو مەسەلە تۆبزیەکە ئەوەیە لاقی تەواونیە پشتی دێشیتن ئەو دەگۆ سیارە برندە پێم ناکرێ بەسەکەوم ئامیش گوتم لە باوشێش دەکەم هەر سەوەرکەوە بەس بڕۆیت سوسو دێ دەرێ یان درەنگا بە قورعان بە پێی کاتە ئارێ وەڵڵا ناوەڵە زوو مەجالمانێگە هات جومعان یان پێشەمان ئێواران ئەو ڕۆژ عوتڵە بوو ئێستا کە هاتینە دەرێت چەند گرینگە ئەوانەی کە لە چواردەوری دانا یعنی جیرانەکەی خۆیان لەو دەشتا بێزار نەکەن بە ژاوەژا و ینی خەڵکی بێزار وڵی میهمە تو ئێستا تو دێ لە ئیسراحاتی کابراایك مەسن لە تەنیشتە من ئێستا بێ گەنجبی بکاتە هەرا و گۆرانی و سەوتی تەزی لە خۆ لێ دێ با بە کزی بەڵام لۆ خەرچی دەوروبەری خۆم بێزارکەم باش نییە کابرانی هەنجی لە دەرێبەری هەنەچوو ئەما دەرێ ئەرێ وڵا میمەوە کە توێزیەکی ئارایم پارێزی پاکخانی پارێزی و دەچی لە خۆت زەوە خۆت هەواش سافە دەمژی و دەچی ئۆمارێ زوو وەرن ئەوە دەبتە یادگاری والله بەتەمای خۆی شاک بەس پێی ڕێکەوتنە ئەرێ وڵا بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کابینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیان بوو گرینگە مرۆڤ بتوانێت بێتە دەرەوە و کەشێک بۆ خۆی دروست بکاتن لە ئارامیدا بێ لە ئاسوودەییدا بێ خۆ ناکرێن مرۆڤ هەر بە دوای پارەدا ڕابکاتن جا لە کەسێک و بۆ کەسێکی دیکە جیاوازە لە خێزانێک و بۆ خێزانێکی دیکە جیاوازە ئەوانەی کە بۆیان دەگونجێ گرینگە بێنە دەرەوە جا کە هاتنە دەرەوە لە بیرتان نەچێ ژینگەی کوردستان بە پاک و خاوێنی ڕابگرن چونکە لە دوای تۆ کەسی دیکە دێتە ئەم شوێنە بۆی پێویستە ئەو شوێنە بە پاک و خاوێنی ڕابگری هەم لە ڕووی دینیشەوە تۆ پاداش وەردەگری زۆر گرینگە مسلمان پاک و خاوێن بێ ئێمە کە بە خۆمان دەڵین مسلمان دەبێ پاک و خاوێنیش بین جا خاڵێکی دیکەش کە لە لای من زۆر گرینگە بەیاخی پێ بدەم ئەوەیە کاتێک کە مەلە نازانی مەچۆ ناو ئاوەوە بۆ سناپێک بۆ وێنەیەک چونکە ڕەنگە ژیانی خۆت بخێ مەترسیەوە ڕەنگە خوا نەخواستە گیان لەدەست بدەیت ئیتر بۆ تۆ کۆتایی بە ژیانی خۆت بێنی و جەرجی دایک و باوک و کەسوکاری خۆشت بسووتێنی ئاگاداری خۆتان بن کاتێک کە دێنە دەرەوە تەنها بۆ ئەو وەرنە دەرەوە کەشێک بگۆڕن لە ئارامی دابن حەز بە ئاسوودەی بکەن و بە ئارامی بە ئاسوودەیش بگەڕێنەوە بۆ ماڵەوە تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ